دکن و به انجام کیجی ام دخوازن در بکبر اما جامعه یکیتی آشن کرد به آواگیرن جبویجی پلاتفورم کی ام آوا بکنه و بنده ها یکیتی گلی کرد آوا بکن اف سردم اف ست سال اگر ببه ست سال آشن کرد به یکیتی ره و به اتفاق ره او ممکن ببه ام خودی هزن و ام خودی تجربه نن زانستی آجنه کرد براستی جی دیروکی دنویسینه ایرو به شهادتا جینا آمینی لروشلات ده به شیار آجن جیان آزادی اوی بو برجواندی جی کل بیت ابخو من بوداو هنگاو من بوداو کبرو کشت بدل اوی که ایما بینو باوری من وقت حزب جیبه او شتێکی ترە بەڵام لەگەڵ ئەوە هەموو حزبەکان ئێمە ئەبێکۆ دەنگین بۆ بەرژەوەندی هەموو ژنی کورد پێش هەموو شتێک ئێمە مەوزوعی نەتەوەیەکە و کورد کۆمانەکانێتەوە ئەگەر کوردەکە ژن بێ پیاو بێ یەک مەبەستمانەیە کە بۆ بەرژەوەندی گەلی کوردە ئێمە بەخێر هاتنی ئەم هەواڵە بەڕێزانە ئەەکەین کە هاتوون دیارە هاتن و سەردان و نزیک بوونەوەی هەر گروپ و هەر کۆمەڵێک کۆمەڵێکی ژنان لە هەر شوێنێکی کوردستان بێ لە هەر پارچەیەکی کوردستان و هەر بەشێکی کوردستان بێ کارێکی پۆزتیڤە بۆ ئەوەی هەمومان زیاتر لێک نزیک ببینەوە و ڕوبەڕوو بتوانین بەیەکەوە دانیشین ئەو کێشانەی کە ئەمڕۆ ژنان بەڕووی ئەبنەوە هەموو بەیەکەوە کاری لەسەر بکەین و هەوڵ بدەین بە یەکدەنگی ڕەوشی ژن بەرەو پێشەوە ببین.